میوانە کاک نیازی زۆر بەخێر بێن شەو تا باش گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان سوپاس بێەوە باشە حکم کابینەی نۆهەم وەکو لە ڤیدۆڵەکەش لە ئاماژەم پێدا هەوڵی زۆری لەم بوارەداوە هەم دەستگای مینیش هەوڵی زۆرتان داوە بۆ پاکردنەوەی هەرێم لە مین یعنی جگەل لەوەی کە من ئاماژەم پێ کرد تا ئێستا چەندتان پاکردوێتەوە بە گشتی من دەڵێم و چەندی تر ماوە بە تەقریبی ئەگەر بتوانین پێمان بڵێ زۆر سپاس کاک حاکم بۆ ئەم دەرفەتە ڕاستی کێشەی من لە هەرێمی کوردستان کێشەیەکی زۆر قورسە بەهۆی ئەوەی کە حکوومەتی عێراق حکوومەتی ڕژێمی پێشووی عێراق بۆ ماوەی 40 ساڵ مینی لەو هەرێمە چاندووە و دواتر لەلایەن تیرۆریستانی داعشش بۆ ماوەی 3 ساڵ لە 2014 تا 2017 ئەوانیش مینیان چاندووە و بە تەکنیکێکی نوێتر ئەمە وای کردووە کە هەرێمی کوردستان ببیتە یەکێک لەو هەرە ناوچەکان کە چرترین مینیان لەسەر ئاست ناوچەی پیس دنیا پیسە ژمارە بڵێ کە ناوچەی پیسیان هەیە ئەوەی کە تا ئێستا ئێمە پاکمان کردوتەوە با بڵێن ئێمە و ڕێکخراوەکان و بۆ ماوەی 30 ساڵ کە ئەو بەرنامەیە لە هەرێمی کوردستان هەیە 16 ئەو قەبارەیەمان پاک کردوتەوە کە 776 کیلومتری دووجا بوو بە پێی ڕووپێوێکی ساڵی 2004-2006 ئەنجام درابوو 16 ئەو قەبارەیەمان پاک کردوتەوە کە بە مەزندەی ئێمە ئێستا نزیکەی 250 کیلومتر ڕوبەری پیس بوومەوە کە 1990 مینی دیژە کەسی لە خۆ دەگرێت زۆر باشە کاک نیازی هەمومان باش دەزانین جەنابیشت باش دەزانین یەکێک لەوانەی کە مین ڕێژی لە کوردستان کردو دەوڵەتی عێراق بووە بە ئیتر بە هەر مەبەستی لە ناوبردننی تاچی کورد بووبی یا پیسکردنی ژینگەی کوردستان بێت تا ئێستا عێراق لەو بوارەیە هیچ هاوکاری کردوون لە بواری هەڵگرتنەوە و پاکردنەوەی چێلگەکان سپاس کاک حاکم بوو ئەم پرسیارە زۆر گرنگە نەخێر حکوومەتی عێراق هیچ هاوکاریەکی مادی ئێمەی نەکردووە لە کاتێکدا لە دوو لاوە حکوومەتی عێراق بەرپرسەلەوە لە چاندنی ئەو مینانە یەکیان کە میراتگیری حکوومەتی ڕژێمی پێشووە دووەمینشان هەر بەپێی دەستوری عێراق لە مادەی 33 یعنی خۆمان دەستورەکان داناوە عێراق دایناوە بەپێی مادەی 33 ئەڵێ هەموو هاوڵاتیەکی عێراق مافی ئەوەی هەیە کە لە ژینگەیەکی سەلامەتدا بژی بەڵام بەداخەوە سەر ڕای چەندین جار ئێمە داوامان کردووە کە یارمەتیمان بدرێ لە دەرەوەی بودجەی هەرێم طبعاً چونکە ئەوان پارەیەکی باشان بەدەست دەکەوێت کاک حاکم یعنی لە هەم حکوومەتی فیدرال تەرخانەکە و هەم کۆمەلگای نێودەوڵەتیش باربۆیان بۆ دەکاتن لێرەدا ئێمە بەڕاستی بەشین لەوانە باربووانەش جگە لەوەی کە عێراق ببوورە ئێرە هیچ هاوکاریەکە ناکە دیارە دڵیشان پێخۆشە هەرنانوێ پاک بکرێتەوە عقلێتەر هەمان عقلێت بەڵام پرسیارەکەی منەمەیە ئایا ڕێکخراوە جیهانیەکان نەتەوەیە گرتوەکان ئەوە هیچ هاوکاری ئێوەکەن ڕاستە خۆ یا ئەویش لە ڕێ عێراقەوە عێراق ئەوەش نادا بەخۆی بەپێی ئەو پەیماننامانەی کە پەیوەستن بە مین و تەقەمەنی ئەو وڵاتانەی کە ئەندام تێدا پێویست دەکا هەر وڵاتێک پێویستی بە هاوکاری مادی هەبێ یاخود تەکنیکی ئەبێ هاوکاری یەکتر بکەین باشە ئێمە هەندێک جار بە شێوەیەکی کەم زۆر بە شێوەیەکی کەمتر لە حکوومەتی فیدرال هاوکاریمان دەکرێت بۆ نمونە لەو 4 ساڵە یان لە زەمەنی کابینەی نۆ تەنها ڕێکخراوێکی سلۆڤێنی ITF یارمەتی ئێمەیان داوە بە پارەیەکی کەم بۆ بەکرێگرتنی هۆکاری گواستنەوە بۆ نمونە بەڵانی هەموو هاوکارەکان لە حکوومەتی هەرێمی کوردستانەوەی 100 حکوومەتی هەرێمی کوردستان پاڵپشتی ئێمەی کردووە لە سەرەتایی دامەزراندنی ئەم دەستگایەوە تاکو ئەو کاتێ ئێمە ئێستا تێدا زۆر باشە کاک نیازی ئێوە چاوەڕوانی چی لە خەڵگەکەن بە خۆ دەزانی ئەمە مەترسیە لەسەر تاک لەسەر هەر تاکێشی هەرێمی کوردستان جا زەویەکەی وای لاتەوێ یان بۆ گەشت و گوزار بۆ هەر شتێ بڕوە داواکاریتان لە خەڵک چییە چۆن دەتانەوێت خەڵک هاوکارتان بێت لە بوارە ئێمە بەڕاستی جارێ باس لە کاری خۆمان بکەین کە لە 2024 خۆشبەختانە لە 2023 کابینەی نۆ چەند
پاڵپشتێکی دارایی بۆ ئێمە کرد کە لە 2024 ئەچیتە بواری جێبەجێکردنەوە. یەکێک لەوانە ساڵانە 750 میلیۆن دیناری بۆ ئێمە تەرخان کردووە بۆ بەکرێکردنی ئۆتۆمۆبیل و هەروەها لەگەڵ ئەمە شابوا بڵین توانیمانە حکوومەت توانیەتی یاخۆت بڕیاری داوە کە 761 گرێ بەسمان بۆ نوێ بکەتەوە کە زۆربەی هەرە زۆری ئەمانە کارمەندی کێڵگەین و میلابەرن. بۆیە بەم شێوەیە ئێمە ئەتوانین ئینشاءڵڵا ئەم ساڵ ئەتوانین بڵێن ساڵی خۆمانە بە گڕۆتینێکی نوێوە ئەتوانین زیاتر خزمەتی هاوڵاتیان بکەین و هەروەها بەو پارەیە کە حکومەت بۆ ئێمەی دابین کردووە ئەو 750 میلیۆن دینارە با بڵێن ساڵانە ئەتوانین 140 تیمەکانمان یاخود 140 تیمەکانمان بەگەڕ بێخین یعنی لە کۆی 35 تیم ئەتوانین 24 تیم بەکاربینین ئەو دە تیمەی کە دەمێنرەوە ئەو 11 تیمەی کە دەمێنێتەوە خۆشببختانە ڕێکخراوی ئایتێب دیسان پارێکی بۆ دامی کردی بۆ 2024 و 2025 ئەوەی ئێمە چاوەڕوان دەکەین لە هاوڵاتیان بەڕاستی لەبەرەوەی زۆر جار باسمان کردووە لەبەرەوەی ئێمە ئەو توانایەمان نییە کە بیگەینە هەموو شوێنێک بۆەوەی ئەم کێڵگەمینانە خاوێن بکەینەوە بۆیە زۆر زەرورە هاوڵاتیان پابەندی پەیامەکانی تیمەکانی هوشارکردنەوەمان بن و خۆیان بگوجێنن لەگە ئەو ژینگە پیسبووی بەمین تاکو ئێمە بەڵێ ئێمە دەستمان زۆر کەم ماوە دو پرسیارە گەر بە کورتی وەڵام من سواس دەکەم یعنی جگە لە ناحەی مادی لە ناحەی ڕاهێنان هەر خۆتانن ینی دەستگای بڵین دەستگای بینن یاخود هاوکاریشتان هەیە لە جیهانە و لە ڕێکخراوەکانەوە بۆ ڕاهێنانی کارمەندی تایبەت کە لەو بوارەداییشەکەن. کاک حاکم ئێمە خۆشمان ینی کارمەندی زۆر پێگەیشتمان هەیە کە ڕاهێنان بە خەڵک دەکەین ئەو خەڵکانی ڕێکخراوەکان بێ ینی ڕاهێنانمە بە خەڵکی بەغدا کردووە زۆر جاران ئەوان هاتین هەورە ئێمە ڕاهێنانمە بکرێت بەڵام خۆشمان لە ئاستێکی ترا بوو نمونە کە پێویستمان پێ بێ بەڵێ ڕێکخراوەکان یارمەتیمانەدەن و ڕاهێنانمان بووەکەن هەم لە ناوەی هەرێم و هەم لە دەرەوەی هەرێمیشن و بەس بیرم نەچێت کە پاڵپشتێکی حکومەت باز بکەم هەر لە ساڵی 2023 حکوومەتی هەرێم کابینەینۆ بڕی 3 ملیار و 800 میلیۆن دینار بۆ پرۆژە بەردەوامەکانی سلێمانی تەرخان کردووە کە ئێستا ئێمە لە سەروبەندی ئەوەینە و ئامادەکاری دەکەین بۆ ئەوەی بشە بواری جێبەجێکردنەوە. زۆر باشە زۆر بەڕێز نیازی خەلیل جێگری سەرۆکی دەستگای مین گەلێک سوپاس زۆر باوە بەشداریکردنتان لەگەڵمان سوپاس بۆ ئێوە شەوتان باش.